26 ساڵ پێش ئێستا و لە 13 تەمووز 1970 دا عەبدوڕەحمان قاسملۆ سکرتێری گشتی حەزبی دیموکراتی کوردستان ئێران و دوو کەس لە ئاوەرەکانی لە کاتی گفتوگۆ لەگەڵ وەفدی دانوسانکار ئێران لە وڵاتی نەمسا تیرۆرکران. قاسملۆ 22 کانون یەکەم 1930 لە گوندی قاسملۆی نزیک شاری ورمێ لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بوو و لە ورمێ و تاران خوێندوێتی و بۆ درێژەدان بە خوێندن لە ساڵی 1948 ڕۆیشتۆ بۆ پاریس. دواتریش لە ساڵی 1962 لە زانکۆی پراگ لە وڵاتی چیک دکتۆرای لە زانستی ئابووریدا وەرگرتووە. قاسملۆ لە ساڵی 1948 دا لە کاتێکدا لە شاری پاریس سەرقاڵی خوێندن دەبێ لەگەڵ نورەدین زازا و کەمال فواد و ژمارەی گەنجی دیکەدا کۆمەڵی خوێندکارانی کوردیان لە ئەوروپا دامەزران. لە ساڵی 1950ەوە وەک نوێنەری خوێندکارە ئێرانیەکان بەشداری لە دووەمین کۆنگرەی نێودوڵەتی خوێندکاران لە شاری پراگی پایتەختی چی کردووە. لە ساڵی 1952 قاسملۆ وەک نوێنەری حەزبی توودە ئێران نێردراوە بۆ شاری ماباد و دوای 5 ساڵ کاری سیاسی لە ئێران لە ساڵی 1950 دا گەڕایەوە بۆ پراگ. لە ساڵی 1950 دا باوەی سەرکەوتنی شۆڕشی 14 تەمووز گەڕایەوە بۆ عێراق و هەوڵەکانی بۆ دامەزرانەوەی حەزبی دیموکراتی کوردستان ئێران دەست پێ کرد. لەو کاتەدا کە لە پراگ بووە هاوسەرگیری لەگەڵ کچێکی چیکی بەناوی هێلین کرۆلیش ناسراو بە نەسرین قاسملۆ کردووە. بەرهەمی و هاوسەرگیریە دوو منداڵ بۆ بەناوەکانی مینا و هیوا. قاسملۆ دوو کتێبی بەناوی 40 ساڵ خەبات و کورد و کوردستان نووسیوە، هەرێک لە زمانەکانی فارسی، عەرەبی، تورکی، ئاشووری، فەڕەنسی و ئینگلیزی و چیکی زانیوە. قاسملۆ لە کۆنفرانسی سێمی حەزبی دیموکراتی کوردستان لە باری ساڵی 1970 دا وەگەندامی کۆمیتەی ناوەندی و دواتر بە سکرتێری گشتی هەڵبژێردراو بوو بە سێم سکرتێری گشتی حەزبی دیموکراتی کوردستان ئێران. دوایەوەش لە هەموو کۆنگرەکانی حەزبدا تاوەکو ڕۆژەی تیرۆرکرا وەک سکرتێری گشتی هەڵدەبژێرایەوە. چارەنووسی خۆی دیاری دەکا و ئەو چارەنووسەش لە کوردستاندا دیاری دەکا. لە 11 شوباتی 1970 شۆڕش ئێران سەرکەوت. حەزبی دیموکرات بە سەرکردایەتی قاسملۆ لە ماوەیەکی کورد وەک حەزبێکی بەهێز خۆی دەرخست. لە سەردەمی دەسەڵاتی قاسملۆدا حەزبی دیموکرات پەیوەندێکی باشی لەگەڵ حەزبی کۆمەڵە لە ڕۆژهەڵاتی کوردستان نەبوو و بۆ ماوەی 3 ساڵ دیموکرات و کۆمەڵە شەڕی یەکتریان کردووە. ڕۆژی 13 تەمووز 1970 قاسملۆ بەبێ ئەوەی کەسێکی دیکە لە حەزبەکەی ئاگادار بکاتەوە لەگەڵ عەبدوڵڵا قادری ئازەر نوێنەری حەزبی دیموکرات لە ئەوروپا و دکتۆر فازڵ ڕەسوڵ دۆستی حەزبی دیموکرات بەرەو شوێنی کۆبوونەوە لەگەڵ حکومەتی ئێران بەڕێدەکەون. لەو ڕۆژەدا و لەسەر مێزی گفتوگۆ تیرۆرکران. قاسملۆ لە تەمەنی 58 ساڵیدا و لە دوای 19 ساڵ لە سکرتێری حەزبی دیموکراتی کوردستان و لە دوای تیرۆرکردنی لەسەر مێزی دانووسان لە گۆڕستانی پێرلاشت لە شاری پاریسی پایتەختی فەڕەنسا بە خاکسپێررا. لە دوای چەند ڕۆژێک لە تیرۆرکردنی قاسملۆ حکومەتی نەمسا بە پاساوی پارێزراوبوونی دیپلۆماتی ئەو کەسانی کە گومان لێکراو بوون بە ئەنجامدانی تیرۆرەکە ڕەوانێران کرانەوە. بەڵام لە دوای 26 ساڵ تا ئێستا دۆسیەی تیرۆری قاسملۆ چۆن پرۆسەی یاسایی و دادگای نەبڕیوە بە هەمان شێوە دۆسیەکەش دانەخراوە. بۆ دوجارە دێماڵاوە بەجێ دێڵم ئەزیزەکەم.